ئەم کاتتان باش ئەو پرسیارەی کە سێ چوار ساڵ لە خۆم دەکەم پێم وایە خەڵکی دیکەش لە خۆیان کردبێ ئایا ڕۆژێک دێ چین و رووسیا ڕێک بکەون دژ بە ناتۆ و ئەمریکا و خۆرئاوا؟ بەڵێ دوێنێ ئەمەمان بینی. لەکوێدا ئەمەمان بینی دەمەوێت کارەکانتان پێشکەش بکەم لە میانەی ئۆلمپیاتی نێوان ینی ئەو ئۆلمپیاتێک کە چین چەند ڕۆژێکە سازی کردووە لە پەکین جاری یەکەم سەرۆکی چین شی جینپینگ دوای 2 ساڵ ینی لە دوای قەیرانی کۆڕۆناوە چاوی بە سەرۆکێک کەوت ئەویش ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا بوو. وا دیارە ئۆلمپیاتی زستانەی چین ئۆلمپیاتێکی زۆر زۆر تایبەتە ئەمجارە و چین ئەمجارە ئیتر خەرجێکی زۆر زۆر تایبەتری کرد بۆ ئەوەی لەو ئۆلمپیاتەدا هەم بتوانێت هاوپەیمانیەکی استراتیژی لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ئەنجام بدا، هەم بتوانێت پەیامێک بگەێنێتە جیهان. پەیامەکەش لە بەرامبەر ناتۆدا یەک دەگرین، لە بەرامبەر هەڕەشەکانی ناتۆدا سەبارەت بە شەڕی ساردا یەک ئەبین. پەیامەکە لەمە زیاتر ڕۆیشت. ئۆکرانیا و تایوان ناتوانێت لە یەکترمان بکاتەوە. ئیتر لەو بەرنامەیەدا دەمانەوێت باسی ئەمە بکەین. لەو هاوپەیمانیەدا جارێ پاشان دێنە سەری کە بزانین تا چەند استراتیژیە، تا چەند درێژخایەنە، تا چەند کورتخایەنە، چونکە بەڕاستی ئەمانەش پرسیارە. ئێمە لە شیکردنەوە پێشوەکانماندا بەردەوام ئەوەمان وتووە ڕاستە چین و رووسیا ئێستا لە بەرامبەر هەژمونگەرایی خۆرئاوا، هەژمونگەرایی ناتۆ و بە تایبەتیش لە بەرامبەر ڕەوشێکی وەکو ئێستادا کە ئەمریکا لە ئۆکرانیا شەڕ بە رووسیا ئەفرۆشێ و ئەمریکا لە پاسیفیک پەیمانی پاسیفیکیشی ساز کردووە لە نێوان ژاپۆن و ئوسترالیا و ئەمریکا و بەریتانیادا، وڵاتانی وەکو ڤێتنام و فلیپین و ئەوانش لە ناویدانە و لەوێژدا شەڕێکی دیکە بە کۆماری چین ئەفرۆشێ. ئەو دوانە واتە چین و رووسیا پێویستیان بە یارمەتی یەکتریە بێگومان لە بەرامبەر ناتۆ، بەڵام ئایا لە ئایندەدا چین ئەبێتە هەڕەشەیەک بۆ سەر رووسیا یانیش رووسیا چین وەکو هەڕەشە ئەبینێ؟ بێگومان لەو باراندا کۆمەڵێک پرسیاری وەڵام نەدراوە هەون. یەک لەوانەش هەژمونگەرایی چینە لە بواری ئابووری لەسەر رووسیا کە ئابووریەکەی لە ئابووری ئیتالیا زۆر زۆر لاوااسترا. پاشان کێشەیەکی دیکە چین ژمارەی دانیشتوانی زۆرە، هەر کاتێکدا کە قەیرانێک لە چین بدا بۆ نمونە بڵاوبوونەوەی ڤیرۆسێک دژ بە کشت و کاڵ و یانیش شتێکی لە کۆڕۆنا خراپتر کە کۆماری چین نەتوانێت ڕێگای لێ بگرێ و بە تایبەتیش قەیرانی خۆراک و خواردەمەنی و پێداویستی هەرە سەرچەکانی ژیان دروست بکە، ئەو کاتە دیسان چین ئەبێتە هەڕەشە. بۆ ئەبێتە هەڕەشە؟ چونکە ئێمە دەبێت بیر لە 50 ساڵ 100 ساڵ دوای ئێستا بکەینەوە. ئەویش ئەوەیە دنیا جیهان هەتاوەکو دەچێ گەرم دەبێ و لەو کاتانەی کە جیهان گەرم دەبێ ئەو ناوچە بەفرینانەیە، ینی مەبەستمان سیبیریا و باکووری ڕووسیایە کە هەمووی بەفرە، بەردەوام مەترێک 2 مەتر هەتا 5 مەتر لە هەندێک شوێن 10 مەتر بەفر هەیە. ئەو بەفرە ئەتوێتەوە لەوێدا شوێنی نیشتە جێبوون پەیدا ئەبێ کە ئێستا دانیشتوانی لێ نییە و ینی زۆر زۆر کەمە و یانیش لەناو بەفردا ئەژین و ئەمانە ڕەنگ ببێتە هۆی کۆچێکی زۆر هەم لە چین هەم لە هیندەوە کە ژمارەی دانیشتوانیان گەلێک زۆرە. هەر کاتێک کە قەیرانێکی وا ڕوو بدا ئیتر ناتوانین ڕێگالەوە بگرین کە بە ملیۆنان خەڵک بەرەو رووسیا بچێ. لەو بارەشەوە ئیتر چین لە بۆ رووسیا هەڕەشێ. بەڵام بە لەمانە گەڕین جارێ بچینە سەر ناوەڕۆکی
هاوپەیمانیەکە ناوەڕۆکی هاوپەیمانەکەم من هەمووی تەماشاکرد زیاتر ئەوەی ئێستا ئەیبین بێگومان ئێمە لە کۆبوونەوە چاپەمەنیەکاندا ناتوانین لە جیۆپۆلەتیک و لە هاوپەیمانەتی و لە سیاست تێبگەین کۆبوونەوە چاپەمەنیەکان و لێ دوانە ڕۆژنامە نووسەکان و لێ دوانی دیپلۆماتکاران شتێکی دیپلۆماسیە دەبێ بەو شێوەیە تەماشای بکەین لە پشت پەردەچی هەیە پەیامەکان چی ئاڵێن دەبێ مرۆڤ ئەوانە بخوێنیتەوە لەوێدا زیاتر باسی سەروەری خاکی یەکتریەکرێ باس لە بەرگری و هاوکاری دژ بە هێرشەکانی دەرەوە ئەکرێ و باس لە ئاسایش و تێکۆشانی هاوبەش دژی هەڕەشەی هەرێمی و دەرەچی ئەکرێ وا لە لێدوانەکەدا هەروەکو لە سەرەتادا باسم کرد ناوی ناتۆ هاتووە هەژمونگەرایی ناتۆ شەڕفرۆشی ناتۆ ویانیش شەڕی سارد ئەمانە هەیە رووسیا کێشەی ئۆکرانیای هەیە و چینیش کێشەی تایوانی هەیە تایوان لە ناو جەرگەی بزمارێکە لە ناو جەرگی چیندایە لەسەر دڵی چیندایە هەر کاتێک چەکوشێکی لێ بدەن ئەچێتە ناو دڵی چین لە کاتێکدا کە ژیمپینگ و ڤلادیمیر پۆتین لە پەکین ڕێکەوتنی استراتیژیان ئەنجامدا لە هۆنگ کۆنگ جارێکی تر خۆپیشاندانەکان دەستیان پێکرد و کە کۆماری چین ئەمە بە دەستی دەرەکی و دەستی ئەمریکا دەزانێ ئەمانە هەمویان پێمان ئەڵێن کە هەردوو وڵاتواتە چین و رووسیا هەست بە ئاسایش و ئارامی ناکەن دژبەناتە و ناچارن ئیتر ناچارن ئەگەر لە ئایندەدا هەڕاشش بن بەسەر یەکتریدا ئەوان ناچارن ئێستا هاوپەیمانیەک ئەنجام بدەن بۆیە ئەو هاوپەیمانە استراتیژیە بەڵێ استراتیژیە درێژخایەنە بەڵام تا چەند درێژخایەنە ئەوە لەسەر هەژمونگرایی ناتۆ دەست درێژی ئەوان دەمێنێتەوە بۆیە ئیتر دەوێت بەو شێوێ تەماشای بکەین ئیتر لە ئایندەدا چی ڕوئەدا جارێ بەڕاستی نازانین بەڵام لەگەڵتان دەبمەوە و ئیتر هەر ڕووداوێک ڕوویدا دووبارە لایفی لەسەر ئەکەین ئەوەی ئێستاکە بەڕای من زۆر گرنگە پێم وایە چین دەیەوێ ئەو پەیامە بە رووسیا بدا کە جارێ هێرشی سەر ئۆکرانیا نەکەی چونکە چین بەشی نزیکەی 17 ملیارد دۆلار ئیتر خەواندن و بازرگانی هەیە لەگەڵ ئۆکرانیا و ئۆکرانیا شوێنێکی استراتیژیە بۆ چین بۆ دابینکردنی خۆراک چونکە وەکو وتم چین ئەوەی لێ ئەترسێ و ئەوەی دەیەوێ بەتەنیا بازرگانی پترۆل نییە لە هەمان کاتدا دابینکردنی خۆراکە لە بەرامبەر هەر مەترسێک لە بەرامبەر هەر قەیرانێک ئیتر ئەمەیان استراتیژینە لە ئایندەدا چی ڕوئەدا هەروەکو بۆم باسکردن لەگەڵم دابن تکایە لەگەڵم دابن داواتان لێ دەکەم بەردەوام ئەو داوایە دووبارە دەکەمەوە ڤیددیۆکانمان چونکە ئەو کەناڵە نوێ ڤیددیۆکانمان بڵاو بکەنەوە کەناڵەکەمان بگەینە دۆست و هاوڕێکانتان و سبسکرای بکەن واتە ئیشتراکی بکەن یعنی زۆر ئاسانە لە ڕێگای ئیمێلێکدا بەتەنیا ئیمێلەکەی خۆت دەنووسی و هەر ئەمەیە بێگومان ئێمە ئیمێل و پاسوۆردەکەی ئێوە نازانین ئەمە بەتەنیا بۆ ئەوەیە ئەگەر ڤیددیۆیەکی نوێ ساز کرا گوگل ویانیش یوتیوب ئاگادارتان دەکاتەوە کە ڤیددیۆیەکی نوێ ساز کراوە ویانیش لایفێک هەیە بەتەنیا بۆ ئەمەیە ئەگەر هەر هەست بە ئاسایش ناکەن ئەوە ئەتوانن ئیمێلێک بکەنەوە ئیمێلێکی دیکە بکەنەوە لە ڕێگەی ئەو ئیمێلەدا ببن بە ئەندام لە کەناڵەکەماندا بۆ ئەوەی بەردەوام ڤیددیۆتان بۆ بێ ئەمەیان خاڵەکانی دیکە هەروەکو باسم کرد مەسەلەی ئۆکرانیا و مەسەلەی تایوانە لەلایەک چین نایهەوێ ڤلادیمیر پوتین بە تایبەتیش بەبێ گەڕەنتیکردنی چین بەبێ گەڕەنتیکردنی ئەو بڕە بازرگانیە گەورەیە کە بەتەنیا ئەم ساڵدا 7 میلیارد زیادی کردووە 7 میلیارد دۆلار زیادی کردووە نایهەوێ زیان بەمە بگەینێ ئیتر دەیەوێ ڤلادیمیر پوتین ئەمەی بۆ گەڕانتی بکە هەروەها لەو ئۆلمپیاتەدا بە تایبەتی چین دەیەوێ پەیامێک بە جیهان بدە لە ئایندەدا لەگەڵتان دەبمەوە کاتێکی خۆش ڕێز و سڵاو تا بەرنامەی ئایندە